باشە ئێمە لەسەر تەواوی ئەم قسانە لەسەر ئەم کێشانە ئەمەی کە گروپی ڤاگنەر دروستیان کرد و ئێستا دەڵێت چەک و تەقەمەنیان بۆ دەنێن و هەروەها بەگشتی جەنگی رووسیا و ئۆکرانیا بە دیاریکراویش پاشەوەی کە بە درۆن هێرش کرایە سەر کرملن ئێمە لەگەڵ میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سەردار موسا شەریف شرۆڤەکاری سیاسی لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش، زۆر زۆر سوپاس بۆەوە بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. من دەمەوێت بەڕاستی لە پرسیارێکی ترەوە دەست پێ بکەم پێش هەڕەشەی گروپی سەربازی ڤاگنەر کە چەک و تەقەمەنیان پێ نەگەیشتووە. چۆن بەڕای ئێوە یا گۆڕانکاریەکان دوای ئەوەی کە دوو درۆن توانیان بگەنە سەرکۆشکی کرملن لە مۆسکۆ چ گۆڕانکاریەک بڕێوەیە؟ ئەمە چی وا ئەکا بگۆڕێ لە تەواوی شەڕەکە و کەردانەوەکانی رووسیاش چی دەبێت؟ زۆر سپاس بۆ کورسان بسیارم دەفەتە. لە ڕاستیدا هێرشی درۆنەکان بۆ سەر کۆشکی سەرۆکاتی رووسیا کۆشکی پوتین بۆ خۆی ئاماژە بە چەند خاڵێک دەکاتەوە. یەکەم ئەم هێرشی درۆنیە لەلایەن ئوکراینەوە نەکراوە بۆ سەر مۆسکۆ، دەکرێتن وەکو بڵێن رووسیا بۆ خۆی لە پشتی ئەم هێرشە بێتن. بۆ ئەمە بەستەش ئەگەریش هێرشەکە لەلایەن ئوکراینەوە کرا بێتن بۆ سەر رووسیا یان بۆ سەر ئوکراین ببورن بۆ سەر مۆسکۆ، دەبێتن لەوە بپرسین سیستەمی بەرگری رووسیا حتا چەند بەهێزە و چەند بەتوانایە و ئەو دیعایە و ڕکلامەی کە بۆ سیستەمی بەرگری ئاسمانی رووسیا کراوە حتا ئێستا لەسەر ئاستی دنیادا، واتە هەندێک ناڕاستی لەو بابەتەدا هەیە وەکو پرۆپاگاندا و یا دیعای لەشکێری یا کەرەستەی لەشکێری دێتە دیکەن. من بۆ خۆم شکم لەوە هەیە کە بڵم ئوکراینە بۆ خۆی لە پشتەوەی ڕەنگە ئوکراینە بۆ پرۆپاگاندەی لەشکێری و بۆ ئەوەی کە بەهێزی خۆی نیشان بداتن بڵێتن بەڵێ من لە پشت ئەو بابەتەمە. بەڵام ئێمە بە بیر لەوەش بکەنەوە رووسیا کە خاوەن سیستەمی بەرگری S-400 لە کاتێکدا دەتوانێت لە ناوبەینی یعنی لە یەک کاتدا دەتوانێت لە ناوبەینی 400 هەتا 600 خاڵ دەستیشان بکات و بەرگری بکاتن. چۆن نەیتوانێت هێرشێکی وا یعنی کۆشکی سەرۆکاتی رووسیا لە هێرشێکی وا بپارێزێتن. ئەمە یەک لە خاڵەکانە. خاڵی دووەمیش ئەوەیە ئایا وەکو بڵێن هێرشی ئوکراینە بۆ سەر کۆشکی کرێملین یعنی بەو لاوازیە دەبێت یا ئەوە تاقیکردنەوەیە کە بۆ ئوکراینە کە بزانێتن ئایا کۆشکی سەرۆکاتی رووسیا بە شێوەیەکی چرۆپ پارێزراوە یانیش دەتوانن لە کاتێکی دیکەدا هێرشێکی چڕۆپەرتر و بەهێزتر بکەنە بۆ سەر پوتین. چونکە رووسیا و ئوکراینە دوو دەوڵەتن ئێستا لە شەردان سەرکردە سیاسی و سەربازیەکانیان ئامانجی یعنی بە شێوەیەکی شەرعی دەکرێت هەموو ئامانجی هەموو وەکو بڵێن هێرشێک بن. پوتین پارێزراو نییە، زێلێنسکی پارێزراو نییە. ڕەنگەش ئەمە حتا ڕادەیەکیش ئەمە کردەوەیەک بێتن بۆ رووسیا بۆ خۆی کرد بێتن دەیەوێتن شەرعیەت بداتن بەوەی کە هێرش بکاتە سەر زێلنسکی لەناو بتن، هەروەکو ئەوەی سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیا مێدڤدۆف ئاماژە بەوەی کرد، لاڤارۆف لە داخوێنەکانی ئاماژەی بەو بابەتی کرد کە لەمە دووادا زێلینسکی ئارمانجی سەرەکی ئێمە دەبێتن لەناو ببرێتن. ئەمە شەڕەکە دەخاتە قۆناغێکی زۆر هەستیارتر لەوەی کە حتا ئێستا ئێمە دیمانە لە گۆڕەپانی لەشکێری و هەروە لە گۆڕەپانی دیپلۆماسیدا. بەڵێ دکتۆر سەردار ناخوات خوازم دوێ چەرچەوەی دەبپرسم نەها گەلو پرسکرێک دناو ئارتێشا رووسیادا هەنە پریگۆژین گوتنین گەلک گران هەمبەرێ شۆیگ و هەمبەری ئارتێشا رووسیەیە کردن هەروەها لە رووسێژی جڤینا پوتین لەگەل جڤاتە ئاسایشێ هەبوو گەلو پرسکرێک دناو ئارتێشا رووسیا بخوەدا هەنە و یعنی ڕەوشە نافخۆیە ئارتێشا رووسیا چاوات بینە.
لگوری او داخویانی این کود راگیاندن دا تینا بلافگیرن بشک خواندنه که سرطاییجی که دبتن که جبر وان که ماسین دناب هزن لشکریان روسیا دهنه و دولت روسیا نشیا پیداوستی وان دابین بکتن ناکوک یک جدی هیا نابینا هزن لشکری گل هزن یعنی سرکردایتی سیاسی الاست جواز داجی شکل ویدانینه که لشرکی وسط درش خیان دا و شرکی گرینگ داجی که دبتن که هنده کردوین لشکری بینه کرینه وکی دادگاه لشکری بینه دامزراندنه بکشه و بکو سزادان یا انجل پیچینه وکی یاسایی بیتا کرینه هندک سرکردن لشکری بینه اعدام کرینه اول زور زور سرشتیت حالت که هست داده و هزن لشکری روسیا جه که چندین شهرن پیشین داشته که افغانستان جش نشیانه سرکفتن وها مزون به دست داد بینن بگو نه راستی جه که توشی شکستن مزون بن بخواه نوکه شهر روسیا نتنه گل دولت اوکراینیا روسیا یعنی بشیوه که رسمی نوکه بیا شهر روسیا گل ناتوی جه و پیش و چون ناتوی جه که برگردن جو اندام نی و ناتوی و که فینلند و سوئد جه که توشی کشه که دیپلماسی بول گل ترکیه جه بشه که جوی بابته که اوروپا دبتن سنوره خواه روژحالات پتوتر بکتن باش کاک دکتۆر سەدار ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا سەبارەت بە درۆنەکان دەگەڕێمەوە سەر ئەوە بۆ خۆ دەزانی رووسیا وڵاتێکی زلهێزی جیهانیە و لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازیشەوە زۆر پێشکەوتووە خاوەنی S400 و S500 هەیە پێ دوانییە ئەم ئەوەی ئێوە ئاماژەتان پێکرد پێ دوانییە مەسلەی ئەم درۆنانە لە سیاسەتدا هەموو شتێک ڕوو دەدا پێ دوانییە جۆرێک لە سیناریۆیە دروست کرابێ بۆ لە ناوبردننی زلێنسکی ئەمە تەنیا وەکو بڵێن بۆچوونی من نییە بەڵکو بۆچێنی زۆربەی شرۆڤەکارانە کە تەرکیزێکی زۆر وات لێکۆلینێکی زۆریان لەسەر کاروبار و هەڵسوکەوتی دەوڵەتی رووسیان کردووە لە پێشووداش بەراوردیان کردووە لەگەڵ چەندین شەڕی پێشوودا بۆ خۆش خوێندنم بۆ ئەم بابەتە ئەوەیە ینی ئەوەندەی کە بەدواچکونم کردووە بۆ پێشکەوتنە لەشکریەکانی رووسیا لە دوای شەڕی ساردەوە و حتا ئێستاش بە تایبەتی دوای ینی ئەم 15 ساڵی دوایی کە پوتین سەرۆکاتی رووسیا گرتوتە دەستەوە تەرکیزێکی زۆر لەسەر پێشکەوتنی هێزی چەکداری رووسیای کردووە توان زانی وتی کە ناتوانن لە ڕێگای ئابووریوە ڕۆبەرەوەی ئەمریکا ئەوروپا ببێتەوە ئەوەی کە بتوانێت رووسیا بپارێزتن هێزە لەشکریەکەی رووسیایە هەبوونی تەکنۆلۆژیایەکی هاوشێوەی ئەمریکایە کە بتوانێت ئاسی دنیادا ئەمریکا رووسیا و ئەمریکا لەم بارەدا کێبکێر دەکات لەسەر ئاسی ئابووریدا ئەمریکا و چین لە شەڕێکدا کات یەخەی یەکتریان گرتووە بۆیە من بخۆم ئەمە زۆر زۆر بەلاوەز کە ئوکراینە یعنی درۆنێک لە ئوکراینەوە هەرستا بێتن ماوەیەکی یعنی مەودایەکی نێزیکی 700 حتا 800 کیلومتر ببڕێتن بگاتە مۆسکۆ هێزی بەرگری هەوایی رووسی ئەم درۆنەی دەستیشان نەکرد بێتون ینی ناخاتە خوارەوە بەتایبەتی سنوورێکی جوغرافیایدان کە بە چڕی لەلایەن مەسەڵەن لەلایەن هێزی لەشکریەوە چاپلێکردن لە ڕووی ئاسمانیەوە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سەردار موسا شەریف شرۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش